ئازیزان خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. خۆشحاڵم جارێکی تر ئەمڕۆ سی1 لەگەڵەوەی ئازیز بەیەکە گەمەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆجی هیوا. ئەم بەرنامەی دیالۆجی هیوا بڕیاروا بوو میوانێکمان لەگەڵا بێ بۆ باسکردنی باسێکی گرنگ سەبارەت بە ناهەموارکردنی یاساکانی کار لە سوید. وەڵام بەداخەوە بە هۆکارێکی تایبەتەوە ئەو میوانەمان کە بەکر ئەحمەدە نەیتوانین ئەمڕۆ بەشدار بێ دیارە سبەی نییە لە هەمان سعاتە لەگەڵەوەی ئازیزێکگرینەوە بۆ پێشکەشکردنی ئەو بەشەی بەرنمەکە. ئەگەرچی خۆشم لەم بەرنمەیە کەمێک بە کورتی لەسەر ئەو بابەتە ئەدوێم و هەنێک زانیاری پێشکەشەکەم بە تایبەت بۆ ئەو زمانانەی کە لە سوی دەژین. بەر لەوەی دەستکەم بە بەرنمەکە پێم خۆشە کە لە ئێوەی ئازیز داوا بکەم ئەوانەی کە نیان کردو تا ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن لەسەر یوتیوب وەلینکی ئەم بەرنمەیە وەلینکی بەرنمەکانی تر لایک بکەن و لە ڕێگەی سوشیال میدیا و بڵاوی بکەنەوە دۆستان و ئاشنانی خۆتانی پێ ئاشنا بکەن و کۆمەکمان بکەن یارمەتیمان بن بۆ برەودان بەم کەناڵە و زۆرترکردنی بینەرەکان و گەیاندنی دەنگی بە زۆرترین کەس و ئارەزومەندانی بیستنی باس و بابەتی فکری و جۆراجۆر لە ڕوانگەی چەپ و لە ڕوانگەی سۆشیالیستیەوە. ئازیزان بەشی یەکەمی ئەم بەرنامەیەم تەرخانە بۆ کورتە باسێک سەبارەت بە ئەو زنجیرە بەرنامەی کە لە خەیاڵما یاخود لە بەرنامەمایە من وەکو شەماڵ عەلی پێشکەشیەوەی ئازیزی بکەم. بەرنامەکانی دیالۆجی هیوا بەردەوامە بن و من ئەمەوێت لەم بەرنامانەیە لەسەر پرسێکی گەورە بۆ پرسێکی بڵین زۆر حساس و زۆر جێگەی تێڕامان کەویش گۆڕانکاریە لە کۆمەڵگەیە باس و بابەت پێشکەش بکەم. دیارە پرسی گۆڕانکاری لە کۆمەلگادا پرسێکی گەورە و هەمەلایەنە و دێرینە. لە دێر زەمانەوە باسی زەرورەت و هەنووکەی بوونی گۆڕانکاری جاڕیشەیی و خێرا و سەرۆ بنکەر بێت یاخود شوێنەی و فۆرماڵی و تاگلایەنە خولیای گەلێک هێزی کۆمەڵایەتی بۆ و لە زۆر ڕوانگە و دیدگا و مامەڵی لەگەڵ کراوە شیکردنەوە و توێژینەوەی بۆ کراوە و تیئوری بۆ داڕژراوە. ئاشکرا هەمیشە گروپە کۆمەڵایەتیەکان گروپە کۆمەڵایەتیە بندەستەکان و هێزە تازە دەرکەوتوەکان بانگەشەکاری ئاڵوگۆڕبوون و بەدیهاتنی گۆڕانکاریان بە مەنتیقی عاقڵانە مۆراڵی و عادیلانە و پێویستانی و داناوە. لە بەرامبەریشە گروپی پارێزگار خواز هەبوون بە پێی بەرژەوەندی خۆیان لە دژی گۆڕانکاری وەستاونەتەوە بە تێکدەرانیان زانیوە بە مەترسیدار نامۆراڵی و ناپێویستیان زانیوە. هەمیشە پرسی گەورەی گۆڕانکاری لەگەڵ خۆیان دەیان پرسیار و گرێ و گۆڵی هێناوە و هێزی ئاڵ و گۆڕخواز و شۆڕژێڕەکانی لەگەڵ ئەو پرسیارەدا بەرەو ڕوو کردووە. بۆ نمونە ئایا سەرچاوەی نەهامەتیەکان چین و چی دەبێ بگۆڕێت؟ گۆڕانکاری چۆن ڕوەدات؟ پرۆسەی گۆڕانکاری چۆن ئەچێتە پێشەوە؟ کێیان چی گۆڕانکاری ئەنجامەدات؟ ئەمانە پرسیاری زۆر میحوەری سەرەکین کە وەڵامدانەوەیان جاریوە پێویستەکە کە ورتر بکرێنەوە و هەر خۆیانە پرسیارە بنە سەرچاوی پرسیاری زۆر زیاتر. بۆ نمونە دەکرێت وەڵامی پرسیاری یەکەم کاوە ئەوە بێت کە مەسەرەن سەرچاوی ناهەمواریەکانی ژیانمان و نالەبارەکانی ژیانمان چین مەسەلەن باسەکە لەسەرەوە بێت کە چاترە خۆت بگۆڕی سەرچاوی ئەو ناهەمواریانە خۆتی تێگەشتنی خۆتە چاوەڕوانەکانی خۆتە لە ژیان کە بیان هێنەرە خوارەوە بە شوێن ئاشتی ناوناخی خۆتەوە بە زۆر جۆ بە دنیای دەرەوە مەیە سەر بە گرفتەکانی دنیای فانی ئەم ژیانە پوچەوە مێشێنە ئەم ژیانە هیچ نییە هەر ئیمتیحانە و ژیانی ڕاستی تازە لە دوای مردن دەست پێەکە ئیتر تا دوایی لەم بابەتە قسانە. بەڵام ئەگەر ئێمە کەمێک پێگەیشتوترین لەوەی کە ئەم جۆ بەم قسە و لێکدانەوە پوچ و هەڵخەڵەتیانە بدەین و بگرین وەڵامی پرسیارەکە بۆ ئێمە ئەوەیە نەهامەتیەکان حەقیقەت و بەڕەگ و پێستەوە لەگەڵیانەژی و لە ڕاستیدا ژیانی ئینسان برێتی بووە لە چارەسەری گرفت و دەربازبوون لە چەڵەمەکان و گۆڕینی ژیان هەمیشە تاریخ و مێژووی ئینسان ئەمە بووە. سەرچاوی نەهامەتیەکان دیارە لەم ڕوانگەیەوە دۆخی مادی و کۆمەڵایەتی ژیانی ئینسانن و دەبێت ئەوە بگۆڕێ و ئەو ئاڵگۆڕ بەسەرابێ. ئەو دەم پرسیاری یا پرسیارەکانی تر ڕەنگە دوای ئەم وەڵامە ئەوە بێ کام لایەنی ژیانی مادی و کۆمەڵایەتیمان کاریگەرە گۆڕانکاری لە کامیان کاریگەرت و
جێژیرە و ڕیشەیە. ئایا پەیوەندی کۆمەڵایەتی و خێزانیەکان بگۆڕین، سیستەمی پەروەردە و خوێندن کاریگەرە پێویستە بیان گۆڕین، دام و دەستگاکانی بەڕێوەبردننی کۆمەلگا گرفتن، بۆ نمونە بوونی دەوڵەت هەندێک تێڕوانین هێڵە بوونی دەوڵەت و دام و دەستگای قوچەکی و نەبوونی دیموکراتیتی ڕاستەوخۆ و خۆ بەڕێوەبەری ئەمانە گرفتن. ئەگەر ئەمانە چاکەین دۆخەکە چاگەبێ. تێڕوانیتر ئەوەیە کە ئایا لە ڕاستیە گرفتەکە ئابووری و پەیوەندی ئابوووریەکان نییە، بەڵام هەرچی بێت دۆخی مادی و کۆمەڵایەتی ئەوێت چۆن بگۆڕ. پەیوەندی گۆڕانکاریەکان لایەنە جۆراوجێرەکانی ژیانی کۆمەڵایەتی لەگەڵ یەکترا چۆنە؟ بۆ نمونە پەیوەندی گۆڕانکاری سیاسی، کۆمەڵایەتی و کەلتوری و پەروەردەیی بە گۆڕانکاری ئابووریەوە چییە؟ کامیان هەنگاوی یەکەمە وە لە چوە دەست پێ بکەین؟ ئەگەر گۆڕانکاری سیاسی هەنگاوی یەکەمە ئەمە چۆن بەدیێت؟ چۆن ئەم گۆڕانکاری سیاسی بەدی بێنین؟ ئەگەر گۆڕانکاری کولتوری یاخود ئابووری سەرەتایە چۆن ئەوەیان چۆن بکەین؟ ئایا بەڕاستی دروستە ئەوانە ئاوا لە یەکتر جا بکەینەوە ڕەنگە کەسێشتر بپرسێ بخرێن بخێنە بەرامبەر یەکتر؟ ئایا ناکرێت هەمویان هاوشانی یەک ببینین؟ ناتوانین هاوشانی یەک بچنە پێشەوە لە یەک پرۆسەیە گۆڕانکاری ئەم سیاسی بێ ئەم ئابووری ئەم کۆمەڵایەتی هەم کولتوری هەمویان بێکەوە ئەنجام بین؟ ئایا گۆڕانکاری سیاسی سەرەتایە و جۆرێک ئێمە ئەگەر ئەمە تێڕوانینمانە ئەمڕۆ هەندێک وابیرەکەنەوە کە گۆڕانکاری سیاسی سەرەتایەوە بە لێرە گیرمان خوارد، یعنی بێ گۆڕانکاری سیاسی ئەنجام بدەین هەموو شت پەیوەستە بۆیکەوە ئەم تەوازنی هێزە ئەمریکا لە کۆمەلگایە هەیە سەر و بنیکەین هەڵی جێڕێنەوە ئەو وەختە گۆڕانکاریەکان ئەنجام باش ئەگەر لێرە ئێمە گیرمان کردووە ئەم گۆڕانکاریە چۆن ئەنجام بین؟ ئەمە بە شۆڕ شەکرێ یا بە ریفۆرمی وردە وردە و هەنگاو بە هەنگاو وە شوێنەی؟ ئایا پەیوەندی ریفۆرم و شۆڕش چیە لەم بابەتەوە؟ ئەگەر وایە ئایا توخمی پێناسەی شۆڕش خۆی لە خودی پێناسەکەیەکەوەی کە پێناسی شۆڕشەکە ئایا دراماتیک بوون و خێرابوون و کتوبڕبوونێتی یاخود ڕیشەیی بوون و بەردەوامەکەیەتی کە ئەو توخمێکە پێناسەیەکە ئەمە شۆڕشە یاخود ریفۆرمە؟ ئایا ریفۆرمی شۆڕژێڕانەمان نییە؟ ئایا شۆڕشی بێناوەرۆک و ناکاریگەرمان نەدیوە؟ سەرنجام شۆڕش بە چییە گوترێ؟ باشە ئەگەر چی بەشێکی زۆری و پرسیانەی سەرەوە وای بەگریمانەگرتووە کە ئینسان ئاڵگۆڕەکان بەدیدێنێ سەرچاوی ئاڵگۆڕەکانە، بەڵام دووبارە جێگای خۆتی بپرسین ئایا ئیرادەی ئینسان لە پرۆسەی گۆڕاندا ڕۆڵی هەیە؟ ئەگەر ئەڵێ ڕۆڵەکەی چییە؟ ئایا ئینسان هەر جێبەجێکاری پرۆسەیەکی مێژووی و مادی و ئیرادەی ئەو ڕاستەوخۆ بارمتەی جەبر و زەرورەتێکی مێژوویە یاخود بوارێک بۆ ئیرادەی ئازادانەی ئینسانبوونی هەیە و هەڵبژاردەکانی ڕۆڵیان لە دیاریکردنی ئاراستەی ئاڵگۆڕەکاندا هەیە؟ یان بە جۆرێکی تر پرسید ئایا ئاڵگۆڕ حتمیە؟ هێنانەکایی دنیاکی باشتر تەنها ئاراستەیەکە کە مێژوو بە ڕێگای پێچاوپێکیش بێ پێیەگات سەرنجام؟ یاخود لە ڕاستیدا هەرەوەی کە ڕۆزالۆکس مۆژی باسی کرد و ناوی نابەربەریەت ئەویش ئەگەرێکە و ڕەنگە بە شەریەت هەتایە تا کاتێکە سەرمایەداری گۆی زەویە کاتە جێگایەکی نەشیا بۆ ژیان ڕزگاربوون بەدینێت بە ئینسان بە ڕزگاربوون نەگا و ئینسان پێش سەرمایەداری لەناوچێت. ئایا ئەمە ئەگەرێک نییە؟ لە حاڵەتە حتمیت ئەوەی پێوتێ حتمیت بە درۆ ناکەوێتەوە. دواترە پێ و پرسیارش بکەین ئایا ڕەتکردنەوەی ئینسان بۆ دۆخی مەوجود و ئیرادەی ئینسان بۆ گۆڕانکاری سەرچاوەکەی چییە؟ مۆراڵ و ئایدۆلۆژیا و خەونی ژیانێکی باشترە یاخود ئەزمموی ژیانی مادی ئەو ئەزممونەی کە تۆ ڕۆژانە لەگەڵی بەرەوەیت؟ دیارە دەبێت پرسیار سەبارەت بە ڕۆڵی ئینسان وتریش بکەینەوە. ئایا مەبەستمان لە ئینسانە بە مجەڕەدی یان گروپێکی دیاریکراوە لە ئینسان؟ چونکە هەر وەک لە سەرەتاوە ئاماژە پێیا باسم کرد ئینسانەکان بەگشتی نەکتەنها لەسەر زەرورەتی گۆڕانکاری لە کۆمەلگایە بگرە لەسەر خودی سەرچاوی نەهامەتیەکان و مەینەتیەکان و نالەباری گوزەران و ژیان هاودید و هاوڕانی کۆمەلگای ئینسانی و ئینسان دابەش بووە بەسەر چینی جۆرا و جۆرە و کاتێک باز لە گۆڕانکاری ڕۆڵی ئینسانە دیارە قسە لەسەر ڕۆڵی ئەو چین یاخود ئەو چینانەیە کە بەرژەوەندیان لەگەڵ گۆڕانکاری و گۆڕانکاریە خەونی پێوەبین. دیدی بەڕێوەبەرانی ئەم کەناڵە وەک بەشی زۆرتان ئەزانن وەک بینەرانی ئازیز متابعیان کردوین لە ڕابردووە دیدی بەڕێوەبەرانی ئەم کەناڵە ئەوەیە کە چینی کارگەر و زەحمەتکێشانی کۆمەلگا کە بەرژەوەندیان لەگەڵ گۆڕانکاری بنەڕەتی لە کۆمەلگا هەیە. بەڵام ئایا ڕۆڵی ئەم چینە لە گۆڕانکاریدا
چۆن بەرجەستا بێت. ئایا ئەگەر خواست و خولیای جەماوەری فراوانی ئەم چینە بۆ ژیانێکی ئازاد و یەکسان ڕاستیەکە، چۆنەوە لە بەرامبەر ئەم هەموو بێدادیەدا ڕناپەڕێت؟ بۆچی ناڕزایەکانی ئەم جەماوەرە فراوانە پەشوبڵاو و نەکاریگەرە؟ ڕێگاکانی ڕێخستن و یەکدەنگی و یەککردداری ئەم جەماوەرە چییە؟ ئایا ڕۆڵی توخمە هوشیارەکان لەناو ئەم جوڵانەوەیە؟ پێشڕەوەکانی ئەم جوڵانەوەیە چییە؟ ڕۆڵی ئەوان چییە لەم پرۆسەیە؟ ئەمانە و چەند پرسیاری تر ورتریش لەم بابەتەوە پرسیاری یەخەگرن دەمودەستن و وەڵامیانەوێ. بەڵام ڕاستیەکی تریژ هەیە لێرەیە کە ئەبێ ئاماژەی پێبین کە وەک لە سەرەتاوە وتم هەوڵی گۆڕانکاری و ئەوانە هەوڵ تەقەلا بۆ ئەمە دێرینە و باسی زەرورەتەکەی هەنووکەی بۆ هەر ئێستا ژوانیە زۆر دەمێکە ئەمە وایە. خاصیەتێک و تایبەتمەندیشە سەردەمەی ئەمە ئەوەیە کە نەک تەنها ئەو هێزانەی کە چینی بندەست و چەساوەکانن، نەک ئەوانەی کە بۆ ماف و ئازادی زیاتر و بەرابەری واقعیتر و مانادارتر هەوڵەدەن و خەباتەکەن باسی شۆش و گۆڕانکاریەکەن، بەڵکو تەنانەت ئەوانەش کە بانگەشەی سنووردارکردنی ئازادی لاسەنترکردنی زیاتری کۆمەلگا وەسەندنەوەی ئەو دەستکەوتانی لە ڕەوتی خەباکی ئازادی خوازانە و ڕزگاری خوازانە بەدەست هاتوون، ئەوانەش هەمان بانگەشەی گۆڕانکاری و بگرە هەندێک شۆڕش و ڕاپەڕینیژەکەن. بە چواردەوری خۆتا بڕوانە ڕۆژانە لە دەوروبەرت کە ئەیان دوێنی لە سۆشیال میدیاوە بینەر و بیسەر بە ڕای خەڵکە ئەبیستی لەوە ناچێت کەس دۆخی ئێستا بە دۆخی ئێستا ڕازی بێت و کەس ئامادە بێت لەگەڵم ڕۆژگارەدا ئاشتی بکە و هەروە بەردەوام بێت. داینی پارێزگارخوازی ڕەوتی سیاسی پارێزگارخواز پێچێ هەر بە ناو مابێتەوە. دەنا چەندە هێزی چەپ وە چەندە هێزی شۆڕژجێ داوای پێشکەوتن خواز یاخود ئاڵوگۆڕخواز بە ئازادی بە ئاراسی ئازادی و یەکسانیە داوای گۆڕینی ڕیشەیەکە دوژمنانی ئازادیش و ئەوانەی کە پێیان وایە لە بەرەڵایی بێزارن بێسەرۆبەری قوبوڵ ناکەن یەکسانی زیاتری جێندەری و ڕەگەزی و سڕانەوەی سنووری نێوان نەتەوە و هاونیشتیمان لەلایەک و کەسانی هات و خارجی نەمانی ناموس و حەیا گەورە بچوشی هەموو ئەمانەت و ڕێیانەکە ئەوانیش بانگەشی شۆڕشەکەن کە بانگەشەی وەژەکە کە هەمووشت لە بناغەوە بگۆڕێت و کۆمەلگا بهێنرێتەوە سەردۆخی ئاسایی خۆی. ئەم تایبەت درێژێش دیارە لێرە کە باسم کرد بۆعدێکی ترایە بۆ پرسیارە نانی تەواوی ئەو پرسیارانەکە کردمان پێویستمان بۆیە هەمیشە ئاگادار و چاودێری ئەوە بین کە ئێمە بە چه ئاراستێکە قسە لەسەر گۆڕانکاریەکەین و ئەوەی کە ئەمانوێت لەم گۆڕانکاریانە بەدیدێت چییە و چۆن خەت و سنووری نێوان خۆمان و ئەوانەی کە ئاڵگۆڕی پێچەوانیان ئەوێ دیاری ئەەکەین و نایڵی ئەم سنووران تێکەڵێ. من دیارە بەنیازم لە زنجیرێک بەرنامەیە هاوکات لەگەڵ بەسەرکردنەوەی هەواڵ و باسەکانی ڕۆژ و ئەوانەیە وەڵامی ئەم پرسیارانە بە شوێن وەڵامی ئەم پرسیارانەوە بم لە بەرنامەکانی داهاتووە و لە میانەی دیالۆجی فکریە لە خوێندنەوە عەرزی کتێبە دێباتی جۆرا و جۆر لەسەر پرسە گەرمەکانی ڕۆژوانە ئەم بەرنامەیە بێتە سەکۆی کار و کۆشش بۆ وەڵامدانەوە بۆ پرسیارانە ئەو پرسیارە گرنگانە. بەڵام بێ ئەوەش بڵێم کە من دیارە سەرکەوتنی ئەم بەرنامانە بەوە ناپێوم کە چەندێک توانیوانە وەڵامیان بدەینەوە پرسیارانە بەڵکو ئەتوانم بەوە بیپێوم کە چەندێک توانیمانە پرسیارەکان فۆرمۆڵەتر و ئاسانتر و بەرجەسەتر بکەین و بۆ وەڵام ئامادەیان بکەین زیاتر. گەلێک تەوەری باسی فکری و لێکدانەوەی زۆر کتێبم لە بەرنامەیە داناوە بەڵام ئەوەی کە کەوتووەتە قۆناغی ئامادەکردنەوە تا ئێستا ئەمانی خوارەوەن کە بە ئاگاداری ئەوەی ئازیزێگەێنم جگە لەو بەرنامەی کە لەسەر سەبارەت بە گۆڕانکاری یاساکانی کاری سوید ئەیکەم ئێستا بەشێک و سبێنێ بەشێکی تری لە هەفتەی داهاتووە بڕیار وایە تۆما حەمید دکتۆر تۆما حەمید لە ئوسترالیا و بەشدارم بێ بۆ بەرنامەیەک سەبارەت بە گرفتی ڤاکسینی ئیجباری و ئەوەی پێوترێ ڤاکسین پاس و ئەو خۆپیشاندان و ناڕەزایانی لە گۆشەکەناری دنیاە ئەبزەرێ دیارە لەو چوارچێوە کە باسی پێشکەوتن خوازی و ئەوانم کرد و هێزانی کە داوای ئاڵ و گۆڕەکەن و مەش باسەکەن بە شۆڕش و ڕاستیە هێزی ڕاستڕە و دوژمن بە ئازادیەکان و دوژمن بە بەرابەریەکانن ئەو جوڵانەوەیە کە دوێنێ لە کەنەدای ڕوویدا کە ژمارەیەکی زۆر کۆبوونەتەوە لە دەوری لە ئۆتاوە ئەمڕۆ داوای ئەوواکەن کە
سیستم بەتەواوەتی بگۆڕەوە ناویشیان ناوە شۆڕش کە دیارە ئەمانە بەشیشان لەلایەن کەنیسەوە پاڵپەیوەندراون و لە ڕاستیە لەلایەن بۆ نمونە کوڕەکەی ترامپ و پشتیوانیان لەکرێوە گەلێ هێزی ڕاستڕە و ڕاستیستی دنیا لە پشتیانەوە وەستا بەڵام جوڵانەی خوان ناوناوە شۆڕش لە هەفتەی داهاتووە سەبارەت بە ڤاکسین پاس سەبارەت بە ڤاکسینی ئیجباری لەگەڵ تۆما حەمیدا گفتوگۆیەکم هەیە و ئومێدەوارم ئێوەی ئازیز توانن تیا بەشدار بن هەندێک گۆڕانکاری تەکنیشیمان کردووە لە کۆتایی ئەم بەشەشە ئاگادارتانەکەمەوە کە چین بۆی بەشداری ئێوە ئاسانتر بێ لە هەفتەی دواترە وام داناوە کە سەبارەت بە کتێبی کاوە مەحموود کە کتێبێکی بە دوانە دەرکرد بوو بە ناوی مارکسیزم و سۆشیالیستی بە تایبەتمەندی چینی سەبارەت بەوە لێکدانەوە بکەم دیارە بە میوانداری خودی بەڕێزیان کە ئەگەر قبولکەن و میوانمان بن لە بەرنامەکەیە یاخود هاوڕێیەکی تر سەرنجام ئەو کتێبە کە بە بڕوای من گرنگە لە هەندێک لایەنەوە باس بکرێ من لێکدانەوە سەبارەت بەو کتێبە ئەەکەم ئەو بەرنامەی هەفتەی دواترمانە بێ سیانزەی مام و دواتریش دوو کتێبم ئامادە کردووە کە بە هاوکاری هاوڕێک بیان خوێنینەوە و هەڵسەدانیان لەسەر بکەین کە دوو کتێبی جلبیر ئەشقەرن لە یادی بڵین ئینتیفازە و ڕاپەڕینەکانی دنیای عەرەبە لە میسر و لە تونس لەوانە دوو کتێب یەکێکیان بە ناوی گەل دەیەوێت لێکدانەوەیشی ڕیشەی سەبارەت بە ڕاپەڕینی عەرەبی و نوشتستی ڕاپەڕینی عەرەبی کە دوو کتێبن تقریبەن نزیکەی 5 ساڵێک بینیانە ئەو دوو کتێبە لەگەڵ هاوڕێیەکە بۆی ئازیز عەرزەکەین دیارە من خۆشحاڵە بین بە بەشداری هەموو ئەوانەی کە ئارەزومەندن لە بەرنامەکان ئێمە بەشدار بن جگە لەو کەناڵانەی کە تا ئێستا بووە و ئێمە بەکارمان هێنا و لەوانەی کە لە ڕێگەی تێکستەوە بووە یاخود ڕاستەوخۆ هەندێک لە هاوڕیان بەشداریان کردووە هاتنەتە ستودیۆ لەمە دوات تەکنیکیشی تازەش کاویش بەکارهێنانی ڤایبەر و واتساپە بەکارهێنین بۆ ئەو ئازیزانی کە یانوێ بەدەنگ یاخود بەڕەنگ هەردوو پێکەوە بەشداری بەرنامەکانمان بن بەڵێ من لێرە بە کۆتایی ئەم بەشی یەکەمە ئەگەم پاش ناوبڕێکی کورد دێمەوە لای ئێوەی ئازیز بەڵێ ئازیزان بەشی دووەمی بەرنامەکەمان وەک قەرارمانە بۆ بڕیارمان نابوو گفتوگۆیەکیش بێ لەگەڵ یەکێک لە چاودێران و بڵێن شارەزایان لە یاسای کاری سوید سەبارەت بە گۆڕانکاریەکە کە لە یاساکانی کاری سویدا لە ڕوودانان من دیارە پێویستم بەهۆیە بڵێم بۆچیت بەلامەوە گرین ئەمە باسکەنێک لە بەروی خۆم لە سوید دەژیم بەڵام من پێم وابێ ئەم گۆڕانکاریانە ئەتوانێت هەندێک لایەنی دیاریکراوی ئەو پرۆسێ نیشاندا کە خەریکە لە دنیاە بەڕێوەچی ینی لە حاڵێکا کە دنیا دەژیری قەیرانێکی زۆرە لە شوڵاتێکی وەکو سویدا سێلی شتومە بە شێوەیەکی زۆر فراوان بە شێوەیەکی زۆر سیر و سەمەرەش بەڕاستی زیادەکە نرخی سوتەمەنی نرخی خواردن لە بەرەو سەرچوونێکی بەردەوامایە ڕادەی بێکاری بەردەوام بێکاری زیاتر لە 4 مانگ ینی یەک ژمارەی تاریخی مێژووی تۆمارکردووە کە هیچ کاتێک لە تاریخی سویداوانە بووە
لە حاڵێکا کە ئەوەی کە پێوتێت تەوەڕوم یاخود هەڵاوسانی ئابووری بە ڕادەیە گەیشتووە کە تەنها لە ساڵی 93 بەم ڕادەیە بەرز بووە. هەموو ئەمانە ئەم کێشە و گرفتانە بۆ جەماوەشی فراوانی کارگەر و زەحمەتکێش دروست بووە، بەڵام چینی سەرمایهدار لە بری ئەوەی کە لە بەرامبەر ئەم قەیرانە لە بەرامبەر ئەم کێشانەیە چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە نەخێت بە پێچەوانەوە خەریکی پەلاماردان و هێرشبردنە سەر دۆخی ژیانی کارگەرانە. گەلێک جار لە کوردستان بیستین کە تەنها دەسەڵاتدارانی کوردستانن کەوان کە دەسەڵاتدارانی کوردستانن تاڵانکارن، تەنها دەسەڵاتدارانی کوردستان وان ئەمانە دیارە بە ڕاستی ڕاستن، دەسەڵاتدارانی کوردستان تاڵانکارن، بەڵام حقیقەتەکەی ئەوەیە ئەمە تقریبا دۆخی چینی کارگەر و دۆخی بڵین پەیوەندیەکانی بینی چینی بۆژوازی چینی کارگەرە لەسەر ئاستی دنیاە. طبعا ئەوەی کە لە سویدا ئەوەی لە تاریخی سویدا بوو ئەوەیە کە چینی کارگەری ئەم وڵاتە سەرنجام پاش ئەوەی شۆشی ئۆکتۆبەر ڕوویداوە، پاش ئەوەی جوڵانێکی زۆر فراوانی کارگەری لە وڵاتەیە ڕوویدا لە ساڵانی سیەکانە کە تەنانەت لە ئینتیفاازەیەکە لە ڕاپەڕین لە خۆپیشاندانێکە بۆژوازی سوی جێشی دابەزان بۆی کەوا کارگەران کوژێ، بەڵام بەهۆی ئەوەی کە کارگەران وازیان لە مافەکانی خۆیان و خواستەکانی خۆیان نێنا سەرنجام اتفاقێک کرا لە بینی نیقابەی کارگەرانەوە نیقابەی خاوەنکارەکانە بەوەی کە مەجموعەیەک یاسا دەربکرێەوە مەجموعەیەک ڕێوشن بەرچاو بگیرێ بۆ تەنزیمکردنی ئەوەی پێوترێ پەیوەندیەکانی کار. وە لەم نێوەیە شتێک لەم ڕێڕەوەیە هاتۆتە پێشەوە یەکێک لەو یاسایانەیە کە یاسایەکی گرنگە، ئەویش پێوترێ یاسای پارێزگاری دامەزراندن یاخود یاسای پارێزگاری کارەتوانی نایبنین. ئەوژەوەیە کە ئەگەر خاوەنکارێک کۆمەڵە کارگەری دامەزراندووە ناتوانێت بە ئارەزوی خۆی هەر کاتی پێخۆش و خەڵک دەرکە. یعنی کەسێکە لە سویدا کارێکی بەردەوامی هەیە لە قتاعی بەشی دەوڵەت تا بێ یاخود لە بەشی قتاعی خاصابی هیچ فەرق ناکە، لە لای کۆمپانیایەکی کەرتی تایبەت یاخود لە لای دەوڵەتەوە دامەزرابێ هیچ جیاوازی نییە. ئەوە نیە کە کارەکەی هەتایە مەزبوون بێ وەکوی لە بەشی کەرتی دەوڵەتی هەیە لە کوردستان و عێراقا، بەڵام ئاواژ نییە وەکو کەرتی تایبەتی لای خۆمان کارکاتی خاوەنکارەکە پێی خۆش بێ بەیانی مێرەوە. ئەسان ڕێوشوێنێک دیاری کراوە بۆ دەرکردنی کارگەر کە یەکێک لەو پرینسیپانی کە بێ ڕەچاو بکرێ ئەوەیە چی یەکەم کەس هاتووە ئەوە ئاخر کەس دەرەکرێت. ینی ئەگەر کۆمپانیایەک 100 ساڵ عمرێتی و لەم ماوانەی ڕابردووە بۆ نمونە کارگەرێکی هەیە 35 ساڵەوە پێشکاری کردو لە لای ئەوانە، وەختی گێتە سەرەوەی کە کارگەر لەسەر کار دەرکا ئەبێ ئەوە کە 10 ساڵ پێش ئەو پێشتر تاین بووە ئەو لە پێشا دەرکا اینجا دوای بێتە سەرەوەی کە لە 35 یاخود ئەگەر کەمتر بێ بۆ نمونە ساڵێک بە 10 ساڵ ئەوەی کە ساڵێک تازە هاتووە ئەوە یەکەم جار دەرەکەی اینجا دوای ئەوە ئەگەر هەر وای کرد کە دۆخی کۆمپانیەکە بە جۆرێک خراپەکە ناتوانێت بە هیچ جۆرە کارکەوە کارگەری پێویست نیە ئەو دەم تا سەرە ئەگاتە سەر ئەوەی کە 10 ساڵ لەمەوە پێش تاین بۆ ممکنە بە هەموو ئەوانەیە تێپەڕێ کە 4 ساڵ 5 ساڵ 6 ساڵ لەوە پێشتر دامەزراون لەو کۆمپانیە. ئەمە ئیستیسنایەکی تیابوو لە یاساکەیە کە ئیستیسناکە ئەڵێ هەر کەسێک هەر خاوەنکارێک کە کارگەر زیاتری دامەزراندن بێ لە ماوەی ساڵێکی دیاری کراوە ئیستیسنا لەم قاعیدەیە ئەتوانێت تەنها 3 کەس لەسەر کار لابێ. ئەو خاوەنکاری کارگەری دامەزراندووە تەنها ئەتوانێت 3 کەس لەسەر کار لابێ ئیستیسنا بەوە، ینی بەدەر لەوەی کە سەیری نۆرەکان بکات نۆرەشی نۆرێکیەیە ئەتوانێت 3 کەس لەناو کارگەرانەیە دەربێنێ بەهۆی ئەوەی کە دۆخی بڵین ئیکۆنۆمی نالەبارە نەک لەبەرەوەی کە هەر پێی خۆشە خەڵک دەرکا، دۆخی ئیکۆنۆمیەکەی لەبار نییەوە کۆمپانیەکە کار ناکە مەجبورە خەڵک دەرکا ئەو دەمەتوانێت سیان دەرکا. بەڵام ئەم یاسایە ئێستا بە ئیتیفاقی کە لە بینی حیزبی سۆشیال دیموکرات، حیزبی سەوز، لیبراڵەکان و حیزبی سەنتەر پارتی ئەنجامدرا لە ساڵی 2019 ئیتیفاقیە نایر بەم ئیتیفاقیە بڕیار دراوە کە ئەم قاعیدەیە بگۆڕێ و دەوڵەت بتوانێت یاخود خاوەنکار بتوانێت جایا مؤسسەی حکومی بێ یاخود خاوەنکاری تایبەتی بێ جیاواز نییە خاوەنکار بتوانێت بەدەر لەم قاعیدەیە جاری ئەوەی کە دەکرێکاری هەیە ناوە مشکلە نیە دەکارگەری نییە
دوو کارگەر سێ کارگەریشی هەیە بۆی هەیە ئەم کارە بکە و بە ئستیسنا لەو قانونە لە جاتی ئەوەی سێبێ 5 طبعا مجموعەیەک زەوائدی تریش بۆ ئەم یاسایە زیاد کراوە کە دەرکردنی کارگەر لەسەر کار ئاسانترەکە بۆ خاڵەکان ئەمە ناوێنراوە مۆدرنیزەکردنی یاسای کار لە سویدا بەڵام نەتیجەی ئەمەی کە پێوتێ مۆدرنیزەکردن ئەوەیە کارگەر لە وەزعێتێکی زۆر نالەبارتری کارە ئەگوزارێنێ و خاوەنکاریش بە جۆرێک لە جۆرەکان بە فرتوفێڵە دەتوانێت لە جیاتی ئەوەی کە بۆ کۆمپانیایکی گەورە هەندێک جار بەشەکانی خۆی ئاوا بەش کردووە کە ئەم خاوەنکارە لە جیاتیەوەی یەک خاوەنکار بێ دە خاوەنکار هەر هەمان کۆمپانیایە بەڵام بەشێک لە کارگەرانی لێرە دامەزراندووە بەشێکی تری لە شوێنی ترا دامەزراندووە خاوەنکارەکانیان ئەوەی کە لەسەر قانون لەسەر و کاغەز نووسراوە یەک نییە ئەگەر کۆمپانیا کارژێکەکە بەم ئاعتیبارە دەرکردنی کارگەر لە جیاتی ئەوەی 5 بێ ئەتوانێت بۆ نمونە ئەگەر دەبەش بێت توانێت 50 کارگەر لە ماوەی ساڵێکە بەم شێوازە دەستی خاوەنکار دەستی بڵێن سەرمایەداران خاوەن کۆمپانیەکان ئەوەی کە خەڵک دامەزرێنێ ئازاد کراوە لەوەی کە بە ئارزوی خوان کارگەر دەکەن دیارە معلومیشە لەو کاتانەیە ئەتوانن بگەڕێن لەناو ئەو کارگەرانەیە کە بەنیازن دەریان بکەن کامیان سەربزێوترن کامیان زۆرتر لەگەڵ ئیتیحادیە و لەگەڵ نیقابەیە سەرکاری هەیە ئەوان لە پێشەوە دەرەکە و بەم جۆرە زەربەیەکی زۆر گەورە لە جوڵانەوەی کارگەری ئەکەوێت دیارە ئەمە بەبێ ئیتیفاقی نیقابەکان و ئیتیحادەکانی سوید ناکرا سەرەتا دوو نیقابەویش کۆموناڵ و ئفمیتال بوون ڕازی بوون دوو نیقابەی گەورە و دواتر نیقابەی چەتری نیقابە گەورەکانی بڵین گەورەترین چەتری نیقابەکانی کارگەرانی سوید کە PUTLO ئەویش ڕازی بوو بەم ئیتیفاقا و ئەو ئیتیفاقە سیاسی کە لە بینی سۆشیال دیموکراتە کرا سەرنجام بەزەختی سۆشیال دیموکرات لەسەر نیقابەکانیش چوونە ژێر باری ئەم ئیتیفاقەوە و بڕیار وا بووە لە بڵین ساڵی ئەم ساڵە لە مانگی حوتەوە ئەم یاسایە بکێتە بواری جێبەجێکردنەوە پرۆژەکەی ئێستا پرۆژەی ئەو یاسایە لەلایەن حکوومەتەوە واخەریکە لە تەنزیمکردنایە پاژەوەی تەنزیمەکرێ درێ بە پەرلەمان و پاژەوەی کە لە پەرلەمان تەسویب بکرێ لە مانگی حوتەوە ئەکەوێتە بواری جێبەجێکردنەوە کە لەسەر لەوانەیە لە مانگی شەشە تەسویدی لەسەر بکرێ بەر لەوەی کە دەورەی یەکەمی پەرلەمان لە سویدا یاخود ڕیکستاگ لە سویدا تاعتیل ببێ ئەم بڕیارە چێتە بواری جێبەجێکردنەوە باسەکە لێرەیە من ئەم قسانە وەکو بەشێک لە تەجروبەی شخصی خۆشم بۆیەوە ئازیزەکەم ڕێکخراوێکی کارگەری کۆلەمان داناوە دروستمان کردووە لە گەڕەشێک لە گەڕەکانی سویدا کە یەکەم جارە شێوازی لەم بابەتە ڕێکخراوی کارگەری دروست بێ کە ڕێکخراوی کارگەرانی ئەو گەڕەکەیە ئەنە ئەو گەڕەکە بە جۆرێک وای لێ هاتێسە بازاڕی کار بە جۆرێکە خەڵک دەتوانێت لە ماوەی مانگێکا چەند ئیش بگۆڕێ چەند خاوەن کار بگۆڕێ بەڵام کە سەرنجام بێ بخەوێتەوە بۆ هەمان گەڕەکە خێ ئەمە بیرمان کردەوە کە ئێمە نیقابەیەک بۆ ئەم کارگەرانە لەم ناوچەیە دروستکردنەوانی ئەژینی ئەوانی ئیژەکەن لێرە ئەتوانن ئەندامی بن بتوانن هاوکارەکانیان ئەبینن ئەتوانن دەوریان هەبێ ڕۆڵیان هەبێ لە بڕیاردا لە ناو نیقابەکە سەرنجام ئێمە ئەم ڕێکخراوە بچوو کە سەران نێشێنم بیریۆمان کردەوە کە ئێمە ناتوانین بێدەنگبین لە بەرامبەر ئەمەیە دروستە نیقابە گەورەکان ڕازی بوونەوە بەڵام ئێمە ناتوانین لە بەرامبەریە بوەستین وە سەرنجام لە ماوەکانی ڕابردووە چەند بەیاننامەمان دەرکرد کارگەیشتەوەی بانەواز بانگەشتمان کرد بۆ کۆبوونەوەیەک لەم کۆبوونەوەیە وامەدانا بوو تقریبا 5-6 ڕێکخراوێک بەشدار بێ سەرنجام قاعەکە پڕ بوو 20 کەسێک هاتبوو و بڕیارمان لەسەرەوەیە کە ئەم کەمپینە دەست پێ بکەین ئەم کەمیلەمان خستە بواری کارکردنەوە ئێستا ڕۆژ لە دوای ڕۆژ پەیوەستبوون بەم کەمپینە زیاترەکە ژمارە و ڕێکخراوانی کە تا ئێستا ئیمزایان کردووە 12 ڕێکخراون لەسەر تاسەری سویدا لە ئۆمیەوە هەتا کومالمەوە و ئەم کەمپینە فراوانە بێتەوە ئیمزاکردن لەسەر ئینتەرنێت بەردەوامە و بۆ نمونە مەسەرەن ئەم سایتە کە پیشانی ئێوەی ئازیزی ئەدەم لێرە ئەم سایتە سایتی ئێمە کە دامان ناوە کە ئەتوانن سەردانی بکەن بڵین ئەدرسەکەی بەم جۆرەیە فرست بێت بۆ ئەوانەی کەەوە لە سوید نەتوانێت ئەمە کۆمەشێکی باش بێ بۆم کەمپینە ئەگەر بتوانن بەشدار بنتیە من لیکەکە لێرەدانین لە سەر چاتەکە
کە بەشدار بنتیایە و هەوڵ بن کە هەواڵەکانی ئەم کەمپینە ئاگادار بن و ئەمە دیارە تا ئێستا نزیکی وەگوتم 12 ڕێکخراو بەشدارەتیایە و توانایەوەش هەیە کە کۆمەچی پێ بکرێت لە ڕووی مادیەوە بە کەسێک بێوێت سویشی هەیە و ئەمە بەشێک لە چالێشەکانی بەشێک لە هەواڵەکانێتی کە لێرە ئێمە دامناوە وەگوتم پێیان وابوو ڕێکخراوە کارگەریەکان کە درەنگە تازە کارێک ناکرێت بەڵام ئێمە بە پێچوانەوە وامانزانی کە درەنگ نیە کاتی کارکردن ماوە و بۆ مەرجێک کە بڵێ نەخێر بۆ مەرجێک کە بڵێ نامەوێ دەنگی ئەم کەمپینە موچە بەرزتر و بەرزتریش ببێتەوە و ئێمە چاوەڕوانی ئەوەی کەم کەمپینە فراوان بێتەوە سەرنجام لە دۆخێکی سیاسیە کە دەسویدا هەیە کارێک بکرێ کە دەوڵەت ناچار بکرێ بە پاشگەز بوونەوە هەنگاویشی لەم بابەتە سەرکەوتنیشی گەورەیە سەرکەوتنی جەماوەری کارگەرە ئەگەرچی ڕابەرەکانیان کە ڕابەرە بیرروکراتەکانیان کە لە نیقابەی LO فرۆشتویانن بەڕاستی یەکێک لە سەرۆشی نیقابەکان بەڕسمی فرۆشتویانن ینی سەرۆکی نیقابە بوو دواتر لەم حکوومەتی تازەی سۆشیال دیموکراتە موقعیتیان پێداوە جێگایان پێداوە هەر بە بڵێ حرفیەن تەسیری ئەوە بۆ کە پاشگەز بۆتەوەەوە کە سەرۆکی اتحادی کۆموناوە کە جێگەیشی گرتۆ لە حکوومەتە شوێنیشان پێداوە بۆ بەخاتری ئەوە لەگەڵ ئەم پیلانەی سۆشیال دیموکراتە هاتوتەوە قوبوڵی کردووە و ملی بۆ ئەم خواستەی دەسەڵاتداران دانواندووە دیارە ئەم هەنگاوە ئومێدی زۆری لێکرێت کە بە سەرکەوتن بگا بڕیاردراوە کە 19 ماش خۆپیشاندانی سەرتاسەری لە سویدا ئەنجام بدرێ و کارێک بکرێت کە ئەم پرۆژێ پەک بخرێ دیارە ئەم نمونەیە کەم نییە پێشتریش بە هاوکاری خەڵکانیشی ناڕازی بڕیاروا بوو بڕیارێک سەبارەت بە کرێی خانوو بدرێکە کرێی خانوو ببێ بەکرەیەکە کۆمپانیەکان دیاریەکەن بە پێکری بازار کە دیارە جوڵانەوەیکی گەورە لە سویدا ئەوەی پەک خست ئەم جاریان ئەگەر کارگەران بێنە مەیدان و ومێد هەیە کە ئەو کارە بکرێ لە سەرتاسەری سویدا ئەم سەرکەوتنە بەدەست بێ ئەتوانێت لاپەڕێکی نوێ بێ لە مێژووی جوڵانەوەی کارگەریە و هەستانەوەیشی نوێ بێ لەم جوڵانەوەیە وردەکاری زۆرتر هەیە لەم بابەتەوە کە ئەتوانین سبێنێ بە دیدی ئێوە بە ئاگاداری ئێوە بکەێنن بینەرمان بنسبێنێ لەگەڵ بەکر عەلی بۆ باسکردنی زۆرتری ئەم بابەتە باسی ئەم ڕۆمان و بەرنامەی ئەم ڕۆمان لێرەیە کۆتایی پێدێنم هیوادارم توانایەوەتان هەبێت کە ئەم بەرنامە لە لای خۆتانەوە شێر بکەن تا ئێستا ئەگەر سەبسکرایبی یوتیوبی کەناڵ هیواتان نەکردووە بیکەن بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن تا یەکتر دیتنەوە سبەینێ و لە هەفتەکانی داهاتووە ئومێدەوارم شەو یان ڕۆژگارێکی خۆشتان هەبێ بە شادی و بە ئاسوودەیتان ئەسپێر.